Біжіть, спас.
زۆر سپاس. مقامە بڵێنی مامۆستا مشکۆیە اینجا چۆنیت؟ سپاس. من مناڵم زۆر خۆشە. زۆر سپاس. ئەمە بۆ منت هێناوە؟ زۆر سپاس. سپاسیانەکەم. هی مامۆستا مشکۆیە اینجا کە سەفەری یەکەم هاتبوومەوە بۆ کوردستان لە شاری سلێمانی لە کورتسات لە تەلەڤیزیۆنی کورتسات ئەم مقامەم تەسجیل کرد. اینجا ئەو کاتە زۆر مناڵ بووم، ئەو ڕۆژە تۆزێن نەخۆشیش بووم، بەس لە یادی ئەو ڕۆژە حەزەکەم عینەن مقامتان بۆ بڵێم لە پاشمەرگم، بە دوای ئەوەش نەمام هیوادارم بەدڵتان بێت. زۆر سپاس.